نۆشەوە ئارامی و شەوە زەنگی هەولێر بە تیشکی درۆن و موشەکەکان دەشێوێت. لە کۆی 170 هێرشی ئێران و میلیشە عێراقیەکان زۆربیان لە ئاسمانی پایتەخت پوچەڵکراونەتەوە، بەڵام یەکێک لە هێرشەکان بووە چیرۆکێکی غەمگین، لە هەمان کادا چیرۆکێکی پڕشکۆ. ئەمە وێنەی وڵات تاهیری تەمەن 31 ساڵانە، کارمەندی ئاسایشی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بوو. بەهۆی کەوتنە خوارەوەی موشەکێکەوە شەهید بوو. هاوڕێیەکیشی بریندار بوو. تەرمی شەهید وڵات لە مزگەوت نوێژی لەسەر دەکرێت کە سوکارەکەی و هاوڕێکانی دەڵێن لە کاتی ئەرکدا بووە کە شەهید بوو. دوو ڕۆژ ڕابردوژەمە بێ کار قسەمان دەکرا و دایمەن باسی و بابەتانێ دەکرد دێگوتەوە ئەوڕۆ دیسان هجوم کرا، دیسان درۆن هاتێ، دیسان یان ڕۆکێت هاتێ، بە زورەی زۆر بەرز بوو بەڕاستی. ئەنی ئەمە دایمەن دەمان گوت ئاگەر لە خۆبی، دایمەن داوامان لێ دەکرد خۆی بپارێزی و ئەوە ئەمەورەمان بەرزە خۆشمان فیدایی دەکەین. ڕاستە جەرگمان سوتایە پشتمان شکایە کە کوڕم ڕۆیە زۆر ناخۆشە، بەڵام کوڕم لە پێ ناوی نیشتمان ڕۆیە. شەهید وڵات خاوەنی دوو کوڕ بوو کە تەمەنی یەکێکیان 2 ساڵ و نیو و ئەوی دیکەشیان تەنها 7 مانگ بوو. لە دوای هەفتەیەک موشک بارانکردن و بردومانکردنی شارەکەمان لەلایەن دوژمنانی گەلی کوردستان و قەوارەکەمان ئەمڕۆکە بووە شەهیدی خۆڕاگری شاری هەولێر و کوردستان بەگشتی. وڵات تاهیر ڕۆشت، بەڵام ناوەکەی ئەو وەک ئەو خاکەی پاراستی بۆ هەمیشە بە نەمری دەمێنێتەوە. هۆروان ڕفعەت، ڕوودا و هەولێر.